گفتوگویم پرس و باس بابەتاکەین بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا ئەکبەر خەریب ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی نەوەی نوێ مامۆستا سڵاو لێبێ. سڵاو لێت و زۆر سپاس. بەخێراتی سەر سپاس بۆت. زۆر بەخێر بێ. زۆر سپاس. سەرەتا باز لە پەیوەندیەکانتان بکەین لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان. پەیوەندیەکانتان چۆنە؟ ئایا بڕیار لەوە دراوە ئەگەر پەرلەمان دەست بەکار بێتەوەیەوە ببنە جۆرێک لەوەی یەک فراکسیۆن؟ بەڵێ زۆر سپاس بۆ تەواوی بینەران. پێشەوەی وەڵامی ئەوە بدەمەوە پێم خۆشە تیش بخەینە سەر بابەتێک کە ئێستا هەرێمی کوردستان بە بارودۆخێکی قەیراناوی سیاسیاتی ئەپەڕێ بەداخەوە. دۆخی دەرونی هاوڵاتیان زیاتر بارگرانی بۆ دروست بووە بەهۆی ئەو گرێ و گۆڵ و ئاریشە سیاسیانەی ئێستا بە هۆکاری بەشێک لە سیاسەکان لە هەرێمی کوردستانە دروستیان کردووە. لە ڕاستیە ئێستا ئەم بارودۆخە بە زیانی هەمومانە و تێکچوونی بە زیانی هەمومانە. هەر بارودۆخێکی نەخوازراوتریش بێتە پێشەوە بە دڵنیایی بە زیانی هەمومانە. من وەکو خۆم وەکو جوڵانەوەکەش استراتیژ و ڕوانینمان وایە کە هەرگیز لەگەڵ بارودۆخێکان نەبین لە بەرژەوەندی هاوڵاتیان نییە. سکێڵ و یعنی سەرچاو مەسادری بیرکردنەوەی ئێمە لەوێەوە هەڵ ئەقوڵێت کە چی شتێک لە بەرژەوەندی هاوڵاتیان بێ، چی بۆ ژیانی هاوڵاتیان بێ، هەر خشتێک لەسەر دیواری دەرونی هاوڵاتیان بارگرانی دروست کە تەقەلا و هەوڵی ئەوە ئەدەین لای بین ڕێکی خینەوە چاکی کەینەوە. بۆیە بەڕاستی ئێستان بارودۆخێکی ناخۆش و نەخوازراویشە بۆ هەموو لایەک. سەبارەت بە پەیوەندیەکانمان لە ڕاستیە یەک شتەیە حەزەکەم یعنی هەموو سیاسەکانیش بە تایبەت هەمومان لەم شتە تێبگەین ئەوەیە کە گرنگتر لە بەڕێوەبردن هونەری دروستکردنی پەیوەندیە. لەو گرنگتر هونەری ئیدارەدانی ناکۆچیەکانە لە هەرێمی کوردستانە. ئێمە وەکو جوڵانەوەی نەوەی نوێ وەکو فراکسیۆنی نەوەی نوێش لە پەرلەمانی کوردستان بەڕاستی پەیوەندی لەگەڵ هەموو لایەنێ گرێ ئەدەین تەنها یەک مەرجمانێ. مەرجەکەمانەوەی ئەو پەیوەندیەمان لەسەر بنەما و ئەساسی بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بێت. هەر پەیوەندیەک بزانین بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستان نییە لەگەڵ هەر لایەنێکا بێ بەڕاستی بە هەڵەیە زانین هەر پەیوەندێکیش بە پێچوانەوە بزانین بەرژەوەندی هاوڵاتیان هەرێمی کوردستانی تایە بە دڵنیایی ئێمە گرێ دەین و لەگەڵیان. لەسەر بنەمایە پەیوەندیتان لەگەڵ یەکێتی دابەست؟ بێگومان ئێمە هەشت خاڵمان بڵاو کردەوە بۆ ڕای هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەگشتی لەسەر بنەمای ئەوە ئەم پەیوەندیمان دروست کردووە کە بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستان خواستێکە تایە بەدی بێت. بەڕێز کاک شاسوار خۆی ساڵێ پێش دروستکردنی ئەم پەیوەندیە هاواری کردوە یعنی گوتاری سیاسەکەی ڕووکردە هەموو حیزبە سیاسەکان لە هەرێمی کوردستانە داوای ئەوەی کرد هەر کەسێک هەر لایەنێک بەبێ هیچ شتێک یعنی بێتە پێشەوە لە پێناو بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە ئەم خاڵانە جێبەجێ بکات بەڵێنی جێبەجێکردنی ئەم خاڵانەمان پێبدا ئێمە هیچ لاری و ناکۆکیەکمان نییە لەگەڵیان. یعنی ئەگەر پارتی دیموکراتی کوردستانیش بڕیارەوەی بدایەوە پەیوەندیتان لەگەڵدا دەبەست. ئەزانی یەک شتەیە ئێمە من بە فۆرمە عامەکە باسی یەکەم بە خاص باسی ناکەم حەزەکەم ئەمە یعنی زۆر ڕوون بێ کە ئێمە بەرژەوەندی ئێمە لەگەڵ بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستانایە. ئەوە نییە ئێستا ئێمە داوایەکەین یەکێتی داوایەکە حیزبەکانی تر داوایەکە کە پارتی دیموکراتی کوردستان بێتە پێشەوە لە پێناو بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە لەسەر ڕزێک بۆستین هەمومان بۆ ئەوەی ژیانی هاوڵاتیان چاکەین. بەڵێ ئێمە بۆ وەڵامی پرسیارەکەی بەڕێزت بەڵێ ئێمە لەگەڵ هەر لایەنێک بەمەرجێ تەنها مەرجەمانەیە لەگەڵ هەر لایەنێک بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە تێدا بێ کۆکین بەس ئەو لایەنە نین. من حەزەکەم شتێک ڕوونکەمەوە کاک ڕامکۆ یعنی بەداخەوە بەشێک لە هاوڵاتیانی شتێوە گلاون لە ناو ئەم تەڵخی و لێڵێدا. ئێمە کاتێک ئیتیفاقی سیاسی لەگەڵ بوون بە سیاسی جیاوازی زۆرە. ئێستا ئێمە ئیتیفاقی سیاسیمان لەگەڵ یەکێتیە هەیە نەک بووین بە یەکێتی. شتێکەیە ئێمە لەسەری کۆنین ئەم ئیتیفاقە سیاسیە خۆ ئێمە لە ڕابردووە هەموو هێزەکانی هێزە سیاسەکانی هەرێمی کوردستان لەگەڵ دوژمن و یار و نەیارە کردویانە. ئیتیفاقی سیاسی پرینسیپەکەی ئەمەیە گرێدانی کۆمەڵێ بڕگەی سیاسیە لە پێناو ئەو ئامانج و استراتیژەی کە خۆتەتەوێ. ئێمە هاتووینە بەمان گرێداوە ئامانج و استراتیژەکەی ئێمە بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە و فقط هیچی تر نییە بۆ پشڕاستکردنەوەی ئەم قسەش پێم خۆش هەموو هاوڵاتیەک لە بەردەستیەتی بچێ پێدا بچێتەوە بزانانی ئێمە لەسەر چی بنەمایەک هەستاوین بە دروستکردنی ئەم ئیتیفاقە سیاسی. ینی لە پێناو بەرژەوەندیەکانی خەڵکی کوردستاندا بڕیارتانداوە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستاندا ئیتیفاقێکی سیاسی بکەن ڕێکەوتنی سیاسیتانە بێ. ومێدی خێرتان بە یەکێتی هەبووە ڕێکەوتنتان لەگەڵیدا کردووە ینی ومێدی خێر لەو ڕوانگەی کە خێری ئەبێ بۆ خەڵکی کوردستانە ئەم ئیتیفاقیەوە لە ڕێ یەکێتیەوە؟
ئەزانی کاگەڕامکۆڕ لە ڕاستیە ئەومێت چی کاتێ لە لای ئینسان دروستە بێ لەسەر ئەو میتۆد و نەخشە ڕێگا و هزرە یعنی نەخشە هزرەی خۆی دروستە بێ کە دای ئەڕێژێ ئێمە کۆمەڵی خاڵماندا ڕێژاوە ئەڵێن هەر کەسێ داینەمۆی بێ هاوکار بێ هاوسۆز بێ هاوڕێ و هاوڕا بێ لەگەڵ ئەم خاڵانەی کە لە پێناو خەڵکە دامان ڕێژاوە بەڕاستی هاوکۆک و هاوسۆز و هاوڕابین لەگەڵی لە غەیری ئەوە هیچ شتێکی تر لە پشتی ئەمەوە نییە. باشە ینی هیچ جۆرێک پەشیمان بوونەوە و سازش و لادان لە پەیام و دروشمەکانی پێشوتان نییە. ئەزانی یەک شت هەیە زۆر گرنگە لای ئێمە کۆمەڵێک بابەت پرنسیپە ئەخلاقە مۆراڵە لە لامان کاتێک کە چینە سەر شتێک کە بڕیارە دەین بڕیارەکە لەسەر ئەساسیاتی ئەخلاقی کۆمەلگاکەت بێ بەرژەوەندی خەڵک بێ چۆن لێی لادەین لادان لە ئەخلاقی خۆت لە مەبادی و لە پرنسیپ و لە بیرکردنەوەی خۆت هەڵەیەکی گەورەیە. باشە دۆ خێرەمی کوردستان ئێستا لە بە جۆرێک ینی لە بنبەستی سیاسیدایە ڕیای ئێوە چییە بۆی کام بنبەستە سیاسیە تێپەڕێ ئەڵبەر کە دەڵێم ئێوە فراکسیۆن لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانیشدا ینی ئەم بنبەستە سیاسیە چۆن تێپەڕێ چۆن بگەینەوە سەر ڕاستەڕێی سیاست و مؤسساتی لە وڵاتێ. بەڵێ ژەنینی ئاوازێک لە دەرەوەی ئەو میلۆدی و تۆنەی کە ئێستا لە دۆخی سیاسی هەرێمی کوردستانە هەیە خۆی بۆ خۆی دۆخێکی قورسە تا ڕادەیە. بەڵام ئەوەی هەیە پێویستە ئێمە هەمومان سیاسەکان لە هەرێمی کوردستان پەرلەمانتاران ئەوانەی کە بڕیاری سیاسی ئەم میلەتەیان بەدەستە ئەبێ هەمیشە بە ئارامی بڕیار بدەین. ئێمە میلەتێکین چەندین ساڵە خەریکی دروستکردنی مێژوویەکین کاکڕامکۆ ئەمریکا لە تا ئێستا 47 سەرۆکی گۆڕیوە معقولە ئێمە 40 ساڵە ناتوانین یەکێک لابینێکی کە بخەینە شوێنی ئەمە عیبەیەکی گەورە نییە بۆ سیاسی ئێمە. من لە دۆخێکی ئارامام قساکەم یعنی پێم خۆشە ئەم پرسیارم بۆ وڵاتیانی هەرێمی کوردستان و بۆ هەموو ئەوانەی کە ویژدانیان هەیە ئەوانەی کە پرنسیپی ئەخلاقیان لە لای خۆیان کۆ کردوت و خەمیم کۆمەلگایانە معقول لە وڵاتێکی وەکو ئەمریکا 47 سەرۆکی گۆڕی بێ ئێمە 40 ساڵە نتوانین کۆمەڵی شەخص بگۆڕین کۆمەڵی خەڵکی تر بنێرینە پێشەوە بۆی ئەدای ئەوانیش ببین. ئێمە بەراوردەکەی بە ئەمریکا وەڵاهی خۆیمش ئینسانین وەکو ئەوان من پێم وایە مرۆڤ لە هەر شوێنێکی دنیا بێ ئەتوانی مرۆڤێکی پێشکەوت و پێشخواز و وەدۆستی میلەتەکەی خۆی بێ ئەو بەراورد نەکردنە لە ئەساسا خۆی بۆ خۆی هەڵەیە بۆچی ناکرێ ینی بەراوردی ناکی بم بندەسەی خۆمان بۆ عێراقی کە زۆر زار پێی دەڵێن عێراقی گەندەڵ هەموو کاتێک لە کاتی خۆی داڵبژاردن دەکا و سەرۆکوەزیرانی تازە دێ و هەموو خەڵکی تازە دەگۆڕن و خۆی کاتێ دێت سەر بەراورد و مقارنە بەڕاستی باریکەوە مقارنەمانەکەی پێ عیبدارە بین. ئەوەتە عێراق ئێستا حالیان دەستی کردووە بە چالاکی ئەوەی گەندەڵەکانی خۆی بگرێ ئەوانەی کە لە ڕابردووە سەرۆت و سامانی یا وڵاتیانیان بەهەدەر بردووە دەستی پێکردووە لە کاتێکا ئێمە ڕووەکەی نە عێراق دنیای قسەیان پێڵین کە دواکەوتون لە دوای ئێمە هەڵبژاردنیان کرد پێش ئێمە حکومەتیان تەشکیل کرد. یعنی بۆیە ئێمە کاتێ مقارنەمانەکەی بە 1994 دەوڵەتی دنیاوە باوەڕ کە هەر ئێمە هێشتا تاوانبارین چونکە ئێمە بەداخەوە هەتاکو ئێستا کارکتەرە سیاسیەکانمان ئینسانی ئیستیهلاکین نەیانتوانیەوە وەبەرهێنان بکەن لە فکری سیاسی لە نەریتی جوانی سیاسی بۆ خزمەتی میلەتەکەی خۆیان زۆر بەداخەوە. ئێستش کاکڕامکۆل بەداخەوە ئەڵێم لە هەرێمی کوردستانە حیزبەیە یعنی بەحرێکی ئەوێ دڕ و مەرجانەکەی خۆی بێ ئاوەکەی لایەنێکی تر بێ کەفەکەیشی ئۆپۆزیسیۆن بێ لە هەرێمی کوردستانە. ئاخر ئەم تێڕوانینە ئەم دید و استراتیژە بۆ سیاست بەڕاستی عیبەیەکی گەورەیە. تۆ ئەبێ سیاست چییە؟ یعنی عەرەب ئەڵێ ئەم مەقولە زۆر جوانە السیاسة ليست فقط صراعا على سلطتي سیاست بەتەنها صراع نییە لەسەر سوڵتە ئەی چییە؟ بل هي فن خدمة الشعب وبناء المجتمع ئەوەیە کە خزمەتی شعبەکەت بکەیت و کۆمەلگاکەت بخەیتە سەر پێ بخەیتە سەر ڕێ بۆ ئەوەی کۆمەلگایەکی مۆدێرنی پێشکەوت و خواست بێ هاوڵاتیانی لە ناوی هەست بە سەربەرزی بکەن هەست بەوە بکەن کە دامەزراوەیان هەیە. ئەومان نەکردووە نەخێر بێگومان لە ماوەی 35 ساڵی ڕابردووە ئێمە نەدامەزراوەمان هەیە نە هاوڵاتیانمان مرتاحن بەڵکو بووین بە مەکینەی دروستکردنی ئینسانی لەرزۆک و بووین بە مەکینەی دروستکردنی مرۆڤی گەندەڵ تا ڕادەیەک بەداخەوە ئەوەی هەیە لە هەرێمی کوردستانە لە ماوەی ڕابردووە لە ماوەی ئەو 35 ساڵە بەڕاستی تیرۆری معنەوی تاک بە تاکی وڵاتیانی هەرێمی کوردستان بووە. کاکڕامکۆ بۆچی نەمان کردووە کوا نەوت و داهاتیە وڵاتە کوا دامەزراوەی پێشکەوتوو کوا کەرتی تەندروستی پێشکەوتوت کوا کەرتی پەروەردەی پێشکەوتوت کوا داهات کوا پەرلەمانت داهاتە چێتە پەرلەمان خەڵک بزانێ داهاتەکەی چۆنە بۆ ئەوەی بە مەزەندەی ئەو داهاتەی ژیان بکات بێگومان نییە. بۆیە ئەوەی هەیە ئێستا لە هەرێمی کوردستانە لە 194 دەوڵەتی دنیا بوونی نییە بەداخەوە. ماوە ساکبەر یعنی هەست ناکەی مەسەلەن کە ئاوها مەسەلەن جۆرێک لەوەی سفری دەکەینەوە
کەم دەهێنێ ڕوئیاکەمان بۆ منە کە بەراوردی بکەینێت بە عێراقیش شەقامەکانی مەی لێ عێراق باشترە پەروەردەمان تەندروستیمان ینی لێ عێراق باشترە لەو ڕوانگەیەوە ئەمە دیفاانیە لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە بەڕێی خۆی حکوومەتێکی کاربڕێکرد ئێستا ڕاست ینی ئەم ڕوئیایی تۆ لە ڕەشببینیەوەیە یان لەوەی حەزەکەی لەوان باشتر بێ بەڵێ وەڵی من پێم سەیرە نازان بۆچی ئێمە کاتێک باسی هەرێمی کوردستانەکەین یەکسەر مقارنەیکەین بە دراوسەیەکمانەوەکە بەڕاستی لە ماوەی چەند ساڵی ڕاوڕوا دنیای جەنگی بینی و دنیای حەساری بینی و دنیای فشاری سیاسی و اقتصادی بەخۆیەوە بینی و دنیای شەڕی مەزەبی و تایفی تێدایە ئەی بۆ مقارنەی نەکەین بە وڵاتێکی پێشکەوتووە لە کاتێکدا ئێمە لە ڕووی داهاتەوە داهاتی تاکی کورد زیاترە لە داهاتی ئەو وڵاتانەی کە پێشکەوتون کاکرامکۆ من نازانم ئێستا بڕۆی هاوڵاتیان بدوێنی تێگەی کە چەندێ دەردەشە و ئاریشە و گیر و گرفتە دەرونیانە بوونی هەیە مقارنەکردنی دروستکردنی شەقام و دروستکردنی مزگەوتێک و دروستکردنی کۆمەڵێ بینا و باڵەخانە لەسەر داهاتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان منەت نییە ئەمە حەقی خۆیانە پێویستە ئەمەیانە بێ ئەی خێرە هەتا ئێستا ئەی بۆ ئەوانە باس نەکەین هاوڵاتیەک ئێستا نەخۆش بێ ڕوو لە کەرتی تەندروستی بکات تەحەداکەم بتوانێت دەرمانێکی لە کەرتێکی تەندروستی بەڕێک و پێکی دەستکەوێ دەرمانەکە شیاوی خواردن بێت تەحەدا ئەەکەم وەرە بە هەرچی میتۆدی نوێی پەروەردەی هەیە لە دنیا پەروەردەی هەرێمی کوردستانی پێوە مقارنەکە لە ئاستی ستانداردا بێ و بتوانێت وەکو ئەوە بێت بۆیە کاکرام کوی یان یەکشت زۆر زۆر گرنگە ئەو نەخۆشانێکیان چارەسەرەکردن ینی مامەسا تۆزێک وەڵە دەڵێ ڕۆژانەش نەخۆش دەبینی نەخۆشخانەکانە چارەسەرەکردن هاوڵاتیانی عراقی دێن لە نەخۆشخانی هیوا چارەسەر وەردەگرن بەڵێ زۆر جار بەداخەوە یعنی ڕۆژێک گوێمان لێ بوو وەزیری تەندروستی هەرێمی کوردستان ئەوێت هاوڵاتیانی عێراقی دێنە کەرتی تەندروستی هەرێمی کوردستان خۆیان چارەسەرەکەن لە کاتێکدا هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەمویان نەخۆشن بەدەسەم حکوومەتە خراپەوە ئەو هاوڵاتیانی ئێستا لە هەرێمی کوردستانە چارەسەر وەرەگرن باوەڕ کە لەسەر گیرفانی خۆیان وەریەگرن بڕۆ بزانە خەستەخانە گەورەکانی حکوومەتی کاربڕێکەری هەرێمی کوردستان چەندێ بێدیەیە چەندێ شوێنی مانەوەی هەیە چەندێک دەرمان و عیلاج و پێداویستی بۆ خەڵکەیە بڕۆ ئەویش کراوە ئێستا سیستەمێکیان هێناوە بە ناوی نیمچە تایبەت ئەویشیان کردووە بە پارەبانە چینە سەر چەمچێکی ئێمە باسی کۆی ڕەهەندە سیاسەکەکەین لە هەرێمی کوردستان ڕوئیەتان چییە بۆ دەستپێکردنەوەی پرۆسی سیاسی تێپەڕاندنی ئەم بنبەستە سیاسیە پێتان وایە بێ پارتی چی بکە ئەوەی کە بەیاننامەی دەرکردواڵێ وەرن با پەرلەمان کارا بکەینەوە پێتان وایە ئەمە واقعی نییە بەڵێ ڕوئیامان وایە سیستەمی یەکەڵە شێر و یەک حەوشەیە لە هەرێمی کوردستانان نەمێنێت ئەم هەرێمی کوردستانە مڵکی تاک بە تاکی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە پێویست بە سیاسەتی عینادی ناکات پێویست بە خۆسەپاندن ناکە پێویستە هەموو هاوڵاتێک خۆی یەکەڵە شێر و یەک حەوشەیانی ئێستا یەکەڵە شێرەکە کێیە وەڵی هەندێک سیاسی هەیە لە هەرێمی کوردستانە خۆ دیارە هاوڵاتیان نەزانن خۆیان بە یەکەڵە شێرەزان و پیان وایە یەک حەوشەی شارە بێ خۆیان بەسەریەوە بقووقێنن ئیتر پیان وایە بۆ کەسی تر نییە سیاسی ئێستا لە هەرێمی کوردستانە بتوانێت ئەو ڕۆڵە ببینێ دەتوانێت کەڵە شێری دیکە زیاد بکە یانەوەی کە دەرفەت بدرێ بە ئەوانی دیکە نەخێر ئەمانەوێ هەموو کەڵە شێرێک کە لەو حەوشا ئەژی یعنی بەرجەستەی کەڵەشێرایەتی خۆی بکات نەک سەرکۆنە بکرێ و سیاسەتی عینادی بەسەرا جێبەجێ بکری ئێمە هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەمومان خاوەنی ئەم زۆنین خاوەنی هەرێمی کوردستانین مافی هەمومانە کە سیاسەتی تێدا بەرجەستە بکەین مافی هەمومانە کە مافەکانی خۆمانی تێدا بەدی بێنین زۆر باشە ئێستا یانێمە دوا پرسیارم ڕوئیایی ڕوونی نەوەی نوێ چییە بۆ دەستپێکردنەوەی پرۆسەی سیاسی یانیەوە ناسنا کاراکردنەوەی پەرلەمانەوە شێش بەیاننامێکتان دەرکرد وەکو جوڵانەوەی نەوەی نوێ دەڵێن ئەو کاراکردنەوەی پارتی دیموکراتی کوردستان داوای دەکا ئێمە چەند جارێک هەوڵی ئەوەماندا و تەنانەت سەرۆکی کاتی پەرلەمان کە لە نەوەی نوێ بوو بە درێژایی ڕۆژویستی زەنگ لێ بیرێنیان هێز ناسنام کاراکردنەوە چیتان دەوێت ئەزانی یەک شتەیە حەزەکەی ناوڵاتیان هەرێمی کوردستان بەڕوونی ئەمەمان لێوەربگرن ئێمە باوەڕمان بە پەرلەمانێکی تەواو چالاک و ئەکتیڤەیە کە خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکە بەس ناچینە پەرلەمانێ لە پەنایە لە سێبەرەکەیە حکومەتێکی گەندەڵ و خراپەکاری وەکو ساڵانی ڕابردوو هەمان ئەدای خۆی بکە گرنگی بە موچەی هاوڵاتیانەدا خەمی ژیانی هاوڵاتیانی نەبێ کارەبا گران بکە باج و غەرامە لەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان گران بکە پارلەمانێک ئەو ڕۆڵە ببینێ بەلای ئێمەوە ئەمە یعنی مەفهومی مخالفەکەی خۆی بەرجەستەکە بۆیە پەرلەمانێکمانەبێ
بێ کە کارا بێ خزمەتی هاوڵاتیان هەرێمی کوردستان کە و حکوومەتێکی کارای هەبێ خزمەتی هاوڵاتیان هەرێمی کوردستان بکە. زۆر باش هەر سەنوتمدا پرسیار بەڵام ڕێکەوتنەکەتان لەگەڵ یەکێتی کەی واژووەکەن لا ئایندەیەکی نزیکا واژۆیەکەین ئینشاڵڵا. وا دەکەیتان دەست نیشان نەکردو؟ وا دەکەیمان دەست نیشان نەکردەوە بە زۆر نزیک. ینی لەم مانگەدا ئەوە تازە کۆتایی مانگانی لە مانگی لە سەرەتای مانگی داهاتوو. سەرەتای مانگی داهاتوو. سپاس دەکەم زۆر بەڕێز مامۆستا ساک بەرخەریب ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی نەوەی نوێ سپاس بە بەشداریکردن لەگەڵمان. سپاس بۆ زۆر سپاس بە خێراتی.